ئەچینە ماڵی قورشید جامچی بزانین لەوێ چی دەگوزارێت. دلێر بەرێ بابە. لە خەستەخانە حیات بردم. نەوێرە هیچ قسەیەک لەکن ئەفسەرەکە بکەی. ئێستا پەیوەندی لە بۆ ڕەفیقەکەم دەکەم. ئەو ئەفسەرێکی لێکۆڵینەوەیە. دەبی شکایەت بکەین. بابە شکایەتی چی بە قوربانت بوو؟ وەزعم زۆر خۆشە. شکایەتی چی لە کوێ بکەم؟ کوڕم، هەموو کوڕی خۆم باش دەناسم. تۆ قەت شتە لە من نەشارتەوە. دڵنیام تۆ کێشە لەگەڵ کەسەکەیە. جا بە باوکی خۆت بڵێ کوڕم زۆر عیبە. خەڵک لە شوێنان باز بکە. بڵێن لە کوڕەکەی قورشیدماندایە. ئەتو تێناگەی ئەو شتانە یعنی چی کوڕم؟ باوکە پێویست بە هاوارکردن ناکات، پێویست بە ئەفسەر ناکات. ئەو شتانەی بۆ چییە؟ سەیریکە ئەبێ خێر بکەین دلێر گەڕاوەتەوە بۆ لامان باوکێکیان. پێویست بە شکات و شکاتکاری ناکە. ئەلحەمدوللا نەقاچی شکاوە نەدەسی شکاوە. ئەوە تا کەسێک ڕزگاری کردو هێناوێتەوە بۆ لای ئێمە. نابێ ئێمە دۆست و دژمنی خۆمان بناسین. باشە دلێر ڕاوستێ دلێر ڕاوستی. باشە ئەو سیارەکە لەی دای سیارێک بوو. بابە چوومە مارکێتی لە مارکێت. بابە و چیرۆکەم لە مەجەڕە چوومە مارکێتەوە دوو باس کردم. ئێستا دەمەوێت تێم بگەین. کوڕم سیارەکە چ جۆرە سیارێک؟ بابە کە سیارەکە لۆم هات بەرکەم لی دام و ئاگام لە هیچ نەما نەمزانی چییە. ئەو برایشت جێلەها کەس سیارە لی بدە و نەزانیت سیارەکە ئەوە یەک شتی وا بزانم. ئێ بابەکیان باوکێکیان ئەو کاتێک کە پەرکەم لە یاوە سیارەکە لە یاوە قابیل ئاگای لە خۆی بوو بێ نەزانێت چ سیارەیەکە. باشە تێناگەمە تو لۆ پشتی دەگری. کاکە ئەتو ئاگەل لەو بۆ زوعین نییە. لە خۆتەوە پشتی مەگرە. دلێر لۆ دوازارە لۆت باز دەکەم. بە قوربانی ئەو چاوت بوو. هەناسەکەم. دڵەکەی من ئەو کەسێک کە لەی دای چێ بوو؟ ئەرە بابە تخوا بەسیکە والله سرم مێشە والله هەموو قەلبم دێشی ئازارم هەیە دەبەسە مێشکت بردم. ناس! وڵی بابە دەبی خێرەی بکەی خدری زیندەکم لە قیت بۆ هەر خدری زیندە بوو ئەمنی سواری سیارێ کرد ئەمنی بردەوە ماری خۆیان چارەسەریان کردمەوە منیان ناردەوە. زۆر چاکە کوڕم. ئەو خدری زیندەیە چێ بوو؟ ماڵیانە چێ بوو؟ بابە والله کوڕێک بوو کەوتبووم لەسەر جادە ئاگام لە هیچ نەبوو. کوڕەکەمنی خستە ناو سیارەی لە ترسی ئەوەی نەمباتە خەستەخانەی پۆلیس و شت نەیگرن ئەمنی بردەوە ماڵێ بابی دکتۆر و لە مارێ ڕاست ئەمنی تەداوی کرد و دوای منیان ناردەوە. ئەمزانەی کچم ئەوە گوتیتی با لەوێ تووشی کێشە دەبن. باوکێکیان بردیتیانەوە ماڵێ ترسایە گوتی با برینداری بکەم نەوەک دوایە بمبری بەملم دابێ. ئێستاش کوڕم ئێستاژە تو ناوێری لۆم باز بکەی ئەو کوڕە چێە؟ هەمن دەزانم هەر ئەو کوڕی کە نەوێرایە تو باتە خەستەخانەیە توی برتەوە ماڵێ ئەوە کەسێک فێری کردێ گوتی ئاگدار بە ئەگەر بکوژێ چکە دەیکوژمەوە. تێدەگەی کوڕم؟ بابە قوربانت بم دەمان سەیلاتە لە پێشیانی دەخواست بینە ئەو مۆزوعی ببڕۆ بابە والله شتێک هەبی پێت دەرێم ئاخر بابە تو پشت و پەنای منی هەموو شتی منی قابلە لۆ لە توی بشارمەوە. یەک دەمارت بە باوکی خۆ ناچی یەک دەمارت بە من بچی لە کەس قبول ناکرێ. بەڵام کوڕم تۆ بێغیرەتی بێغیرەت. باوکە بەسە بەسەر یا هاوار مەکە ئەو خۆی نەخۆشە سەیری حاڵێکە چی لێ بەسەراتوە ئەوە نەیتر حاڵی خراپەکەی تۆ. زۆر باش هەموو دەڕۆم هەری شەکتان هەبوو پەیوەندی پێوە بکەن. هەیەن حەبوو دەرمانەکان بە جوانی بەکاربێنن. باشە؟ بخەم بە خۆم ئاگام لێ بێت. دەیخوا حافیز. خوارد لەگەڵ کرد. بەخوا نایبڕێن. ناوەڵە نایبڕێن. هەیانی خوشی زۆر هەوڵیدا ناسنامەی ئەو کەسانە بزانێت کە لێیان داوە و ئەو کەسانەش بناسێت کە دلێریان چارەسەر کردووە. دلێر بەڵێنی لێ وەردەگرێت کە لای کەس باسی نەکات. هەیانیش بەڵێنیدا. دلێر بابەتەکەی وە خۆی بۆ هەیان باس کرد. کێ ناوانە هەیە؟
ئەوانەی کە مامی ئێمەیان کوشتووە. ئەوە چ دەڵێ؟ ئەوان مامی ئێمەیان کوشتووە؟ بەڵێ دوژمنەکانی باوکمانن. آخر هەیان هەرەوان بووە منیان بردەوە. ئاراسی کوڕی ئەمنیان هەرگرتەوە و ئەمنی بردەوە ماڵێ ئەو تەداوی کردم. ئەگەر ئەوانە منیان نەبرد بە ئەوە لەسەر چادەکە لەوانەیە ڕحمدا بە. دلێر تۆ ناوی خۆت برد، ناوی بابەت برد؟ کە گوتم خورشید جامچی ڕاست هەموو قەلبی تێکچوو. ئاراسی بردە لایەکی و ڕاست ئەمنیان بەڕێ کرد. گوتی ئەوەندەم گوێ لێ بوو حتا گوتی ئاراس بە خۆت نەیبێەوە بە تەکسێک بینێرەوە. بە تەکسی ئەمنیان ڕەوان کردەوە. ماڵی ئێمەیان زانی دلێر؟ نانا ئەم بەخۆم بە تەکسەکەم گۆ ئەمنیان هیناوە ماڵێ. بەس هەیان ئەو ئێت و باسی دەکەی ئەوانە 20 ساڵە لێرە نین. هاتوونەتەوە دلێر، گەڕاونەتەوە. نابێ بابە ئەو شتانە بزانە دلێر، دیسان خوێن ئەڕێژرێتەوە. ئەوە بۆ 20 ساڵ ئەڕوات بابە ئەوەی حەقی براکەی بکاتەوە. آخر هەیان نابێ بابەشتی و هەبکە. ئەوان ژیانی کوڕەکەیان پاراست، منیان پاراست. دلێر تۆ دیارە باوکم ناناسیت، تۆ نازانی بابە چۆنە؟ ئەزانی چکە لە ڕقێکە دلێر؟ بینی تۆزێ پێش ئێستا چۆن تووڕە بوو؟ گومانی کردووە دلێر بۆ نیشتێک ئەکات. چی بکەین؟ نابێ بەمە بزانێ. دلێر چۆنی؟ باشە بابا. یاخوا باش بی. قوربان دەست ماچ دەکەم. پێویستت بە هیچ نییە؟ ناوەڵە بابا. چێن دەرت دێشی ئێستا؟ وەڵا بابا هەر دەستم و لاقم قچەک دێ شعزیەتیان بوو. زۆر باشە کوڕم. ئەگەر پێویستە باش شتێک بوو پێم بڵێ. باشە بابا. زۆر باشە. دلێر تۆ ناوی خۆت برد، ناوی بابەت برد؟ کە گوتم خورشید جامچی ڕاست هەموو قەلبی تێکچوو. ئاراسی بردە لایەکی و ڕاست ئەمنیان بەڕێ کرد. گوتی ئەوەندەم گوێ لێ بوو حتا گوتی ئاراس بە خۆت نەیبێەوە بە تەکسێک بینێرەوە. بە تەکسی ئەمنیان ڕەوان کردەوە. ماڵی ئێمەیان زانی دلێر؟ ئەلۆ باشی بە قوربان. باشە بە قوربان. کێی جەنابەت؟ ئارازم ئارازەوەی و ڕۆژە لەگە باوکمان تۆمان چارەسەر کرد. ئۆ کاگاراس والله دەستان خۆش بخوا خێرتان نووسی. بە قورعان ئەمن چاکەین گۆ نازانم کوف دەمەوە ئەمنتان لە مردن ڕزگار کرد. عەزیزی منی لە خزمەتامەوە زۆر داوا لێ وەردەگەم. دلێر جان. ئەلۆ دلێر بەرە بابا. ئەو چێ بوو قسە لەگەڵی دەکرد؟ برادەرەکەم بۆ بابا. ئەی بۆ دادخستەوە؟ لە حزوری تو حەزم نەکرد تەلەفۆن بکەم. لە تەلەفۆن بێئەدەباتی کراوە؟ بۆ لە تەلەفۆن بێک ڕادەبێرن؟ بۆ گاڵتە و گەپ دەکەن؟ گۆڕم پێم بڵێ و تەلەفۆنە چێ بوو؟ بابا برادرێک قەدیمم بوو پێشتر ئەو نایناسیەت و برادرێک قەدیممە لە ئەحواڵی دەپرسیمەرەوە. کوڕم تازە سوپاست دەکرد. پێم ناڵێ؟ بابا دلێر! بابا تخوا بەسە وەرە پاسوۆردەکەم بۆ بکەوە. دەی ئەو ئاخر ڕەقەمە تەلەفۆنی بۆ بکە بێ هەر ئێستا بێتە ماڵی ئێمە. دەی ئەجیرە ئاشان لێ دەکەم. دەی هەر ئێستا هەر ئێستا. ئەلو دلێر جانەوە بۆ قەپات بوو. ئاراز لیان بوو بێت خوا ئەوە شەبەکەی مۆبایلەکەم تەواو نەبوو. کێشە نییە. ئاراز جان دەزانی زۆر غەریبیت دەکەم حەز دەکەم بتبینم بۆ نایتە ماڵی ئەمە حەز دەکەم چاکەت دەمەوە. وەڵا قەیچێکە پێشم خۆشە. باشە ماڵتان لەکوێیە؟ باشە ئێستا لۆکیشنە دۆ دەنێرم لۆکیشن باشە؟ چاوەڕێمە خۆ حافیز باشە؟
چاوەڕێت ئێتەوە زۆر باشە و منیش وا بەڕێکەوەم لوکیشنەکەم بۆ بنێرم چاوەکە دەبی تێ بکەم ئێستا خەریکە وردە لە شتەکان تێدەگەم کوڕم دەبایە زووتر پێم بڵێ ئاراز جان ئەلو باوکە جان باشی بەچێ کوڕم بڵاو چمە لەوە برادرم برادر چێ باوکە چییە ماوەیەوە پرسیارەکەی تۆ ێ کوڕم باوکتم دای بزانم دەچێت چێ و ناتێکێ ئەچمە لای دلێرە و کوڕێکەوە ڕۆژە چارە سەرما کرد کورە بگەڕێەوە لە شوێنی خۆت ڕاست بگەڕێەوە پێم گوتی بەسە ئەو دکتۆر هێمنە تۆ نایناسی ئەوانە دوژمنداری ئێمە 20 ساڵە بە دوای ئەوانەوە دەگەڕێین ئەوانە مامتیان کوشت بەڵام ئەبێ ئەمڕۆ کوڕەکەی بکوشم تۆڵەی مامت بکەمەوە کوڕم ئێستا کە لە ناو خەڵکی ڕووم نییە 20 ساڵە پێم دەڵێن بێغیرەت کوڕم ئەمڕۆ ڕۆژیەوەیە تۆڵەکە بکەمەوە و دەمی خەڵکی قەپات بکەم بابا بێدەنگ بەس بابا ئەوانە منیان ڕزگار بێدەنگ کوڕم خەڵکەوە نازانن خەڵک هەر ئازانە و هاوار بکەن و دەهۆڵ و بکوتن و بڵێن ئەوانە بێغیرەتن بەڵام ئەمڕۆ هەموو شتێک کۆتایی پێدێنم هەیار تەلەفۆنش کەلو بکەوە زۆر تاخیر بوو ئەدێ و هەیان لە چییە؟ هەیە بابا مەشغوڵە کچێ هەیە بزانە لوکیشنەکەی دیتیە دەی هەیان کچێ هەیان لۆکیشنەکەی دیتی ئەرێ بەست پێم بڵێ هەیان لە چێ دەدەیە؟ ئەرێ چوزانم بابا دلانێت چوبیتە حەمامە چوزان من هەست دەکەم ئەو هەیانە شتەشی لە بەسەریدا هەیە هەیان لێرە مەبە بڕۆ باوکم ئەوێ بتکوژێ مەفرسە کاکە مەفرسە بڕۆ باوکەوە چی ڕوودەدا؟ هیچ کوڕم بمکوژە 20 سارە ئەو شارەنجی هێشتووە 20 سارە لە دڵ و تۆقاندندا دەژیم ساڵێک کە هاتیمەوە ئێروکانە لە دڵە ڕاوچێدا دەژیم بمکوژە کا قورشید بمکوژە ئێستاش لە بیرمەکە براکەم ئەو تاوانە نەفرەتەی ئەنجامدا بەڕاستی ماڵی ئێوە و ئێمەشی کاول کرد ئەو کاتی هاتم بۆلاتان سۆڵە بکەین سۆڵەتان نەکرد ئێستا حەقی ئێوە لای ئێمێ بمکوژە بێ بمکوژە بەرمدا دلێر باوکە چێ دەکوژێ ئاراز ژانینی پاراست بەرمدا باوکە دکتۆر و ئاراز نەبان ئێستا کۆتەخانەکەت لەژێر عەرز بوو دلێر بەرمدا باوکە تۆکەی ئێمە دوا فێر کردووە باوکە تۆ بە مهرەبانی ئێمەت گەورە کردووە باوکە تکات لە یەکەم باوکەی گیان تۆ لە جێی چەک گوڵ لە دەستە بووە تکایە باوکە و کارەمەکە باوکە هەر ڕاستەکە بەرمدا باوکە تکایە بەرمدا باوکە گەر تۆ شتێکی وا بکەی ئەوە تاهتایە ئەو دژمنداریە بەردەوام دەبێت تاهتانەوەکان مابێ شەڕ بکەن ئەبێ یەکتری بکوژم باوکە
باوکایە قسەی خەڵک قەرە ژێر پێێتەوە کچم باوکە خەڵک چی بان پێ بڵێ هەموو خەڵک ئەڵێ بیکوشە باوکە بە قوربانت بم باوکە گەلە هێڕا بگرە قسەی خەڵک بخێرە ژێر پێیەکانت باوکە میهرەبانەکەم باوکە ئەگەر لێرەیە خوێن بڕێژرێت بۆ حەوتنەوە دوای ئێمە ئەو دژمنداریە کۆتایی نایەت ژیانی هەموومان وێرانە بێت 20 ساڵە ئێمە ژیانمان وێران بووە با 20 ساڵی تر وێران نەبێت باوکە ڕاستەکە باوکە میهرەبانەکەم تۆ لەجێ ئەوەی کە چەکت پێیە ئەبێ ئێستا چەپکە گوڵت پێ بێ باوکە میهرەبانەکەم تۆ ئێمەت ئاوا گەورە نەکردووە تکایە باوکە ڕاستەکە کوڕم ئێستا لە دووڕیانێکم نازانم پێ لە جەرجی خۆم بنێم یان ئەو دکتۆرە بکوژم کە ژیانی تۆی ڕزگار کرد کوڕم نازانم باوکە چەکەکەت بڕێمدە باوکە باوە کۆتایی پێ بێ باوکە باوە کۆتایی پێ بێت خوا ئەرێ بەس نییە دژمنداری لەوە سەر هەڵ نایە کە دوو کەس یەک بکوژن یاخود لەسەر زەی وزار جاری وایە لە خۆشەویستیەوە سەر هەڵەدا بۆ نمونە کوڕ و کچێک یەکیان خۆشەوێت پێش هاوسەرگیری 1000 جار خۆیان بە قوربان و بە ساقی یەکترەکەن بەڵام دوای هاوسەرگیری جیا بنەوە بە هەر هۆکارێک بێت دوای دادگا دژمنداری دەست پێک